کچم دوای 1 ساڵ منداڵمان نەدەبوو، هەر بۆیە شەڕێکی تازە دەستی پێ کرد. ڕا بە هەردوو قسانت لەگەڵ بکەم. جارەکەم بەد جارێک جێم لێ ڕابنە، هیچ غەمم نەبێت. وە ئەدبیا و عیلازانێک کە لۆم نەنووسایی دکتۆر نووسی هەمویان بخۆم. بەخوا بشیان خۆیت تازە تۆ مناڵێ نابێت. شانە بە قوربان منداڵ بوو نەبەدەستە نەبەدەستە بنە، ئەوە خوا دەیدا. ڕاست خوا ئەیدا، بەڵام تۆ نەزۆکی هۆرمۆنی پیاوەتیت کەمە و مناڵێ نابێت. شاهلا چییە؟ منێت و حەی منت بردیە بە قورعان ناتان بچمە هیچ لایەکی هەر باسی منە کچێ واز بینە منداڵ خوا دەیدا، خوا دەیدا نەبەسە. لێمان بە خودای گەورە تاکە گوناحی من ئەوەیە کە زۆرم خۆش دەوێت. من دڵنیامە ئەوە لێ منی خۆش نایە چکە منداڵمان نابی. ئەی خوای گەورە لێت دەپاڕێمەوە بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت. منداڵێکمان پێ بەخشە با بەختەوەری بگەڕێتەوە ناو ئەو ماڵم. لێت دەپاڕێمەوە خودای گەورە، خودایە هاڕانەوەتوی لە خوایە. شنیارەکەم بە قوربان دوای چەند مانجێک خوای گەورە دوعا و نوزای بابەی قبوڵ کرد و دایکت بە تۆسکی پڕ. خودای گەورە تۆی پێدانێ وتم ئۆ خەی شەڕ کۆتایی هات. بەڵام لەگەڵ گەورە بوونی تۆ کاتێک فامت کرد و چیت بۆ قوتابخانە شەڕەکان ڕۆژ بەڕۆژ زیادیان دەکرد، چونکە دەیویست لە پێش تۆ باسی ئەو کەسانە بکات کە ڕەچی لێیانە جنێوی پێدەدان. منیش کچەکەم بەدەست خۆم نەبوو، حەزم نەدەکرد دایکت لەبەر چاوی تۆ جوون بۆ کەسانە بدا و ئیهانەیان بکات، چونکە من بە بەردەوام هەوڵم دەدا پەروەردەیەکی جوانت بکەم، ڕەوشتێکی جوانت هەبێت. کچێ سەمیرە لێ قبوڵ مەکە بە گوێم بکە. ئەم قسەی لێ قبوڵکەی بەخوا زیاترەکات. بڕۆ سەر ماڵێ لە گەڕەکە حەیای بەرە بیهێنە دەرەوە ئینجا بیە دەستی مێردەکەشی بە ئەمەنەی لێیات عاقڵی کا بۆ حەوشتە. شەمیار کچی خۆم بڕۆ خۆفێ خۆت. کورە تۆ گوێ بگرە بۆ من مەترسە مەترسە. ئەو کاتە جارێکی کە ناوێرێ باسی کاتەوە بێتەربیەتیوە. کچێ خەتای خۆتە خۆت تۆ خۆت فەقیری ئەدی با بێرە باسی من کات جەبزانە چی لێ یەکەم. سەمیرە دوایی بۆ تەکەم و دەی باشە بە قوربان مەوەی پێم وتی بیکە ها زەرەر ناکەیت خواحافیز. ئەرێ چێ نایڵی لە ماڵەکەشما بە ئیستراحەت دوو کەلیمە قسە بکەم. ژنێ چەند جارم پێگوتی لە پێش کچەکەمان قسەی بە خەچی مەڵێ. بۆ نێڵم بیڵم ئەبێ بیڵم باشترە بۆ پەروەردەی مناڵەکەی خۆم باشە. ئەوە پەروەردەیە ئەو جودانە پەروەردەیە. تۆ بڵێ بۆ لە داهاتووە بۆ ئێستەی نا بۆ مستەقبەلی چاو کراوە ئەبێت کەس ناوێت قسەی بەرامبەرکە بڵێ اینجا مێردەکەشی لەسەر پەنجە ئاوە ئەخلێ بێت. وەچی من لە تێ بۆ زۆرەی منداڵەکەمان چایی بوتەوە. بابا فێرە ڕۆشتی جوانی کە فێری دوو قسەی جوانی کە ئەوە ڕەوشتە ئەوە چاو کراوەیە. کرد لاچە بابە تۆ حەقت چییە؟ با بچم بزانم ئەمڕۆ لە مەکتەب لیان نەیەوە بەخوا ئەوەی لی با ئەبێت چاوی دەربێنێ. دانیشە شنیار کچم وازم لێ بەرە. مەیە شەمیار مەیە کچم ڕۆ ژنەکەی خۆت. شنیار وەرە ڕۆڵە. لەوەلا خۆتی بیلە لە دەست ئەو ژنەی. هەتا مۆزۆ منداڵ بوو. ئێستا خوا منداڵیشی پێبەخشی. نازانم لۆ ڕاستە ڕێنابی. یا ڕەبی خودایە هەر بە خۆت ڕەحمەکەم پێ بکە یا ڕەب.